یەکێک لە گۆرانی بێژە دیار و دەنگخۆشەکان کە خاوەنی چەندین بەرهەمی دیارە و لە ئێستا نوێترین بەرهەمی خۆی بە ناوی چاوەڕێ بڵاوەکاتەوە. هونەرمەندەش هونەرمەند دەشتی کلهوریە بێگومان خاوەنی دەنگێکی زۆر تایبەتەوە بە کۆمەڵێک لە ستایلە جیاوازەکانی تاوەکو ئێستای ما گوێبیستی ئەم هونەرمەندە دیار و دەنگخۆشە بووین. لە ئێستاە بینەری نوێترین بەرهەمیە بین لەژێر ناونیشانی چاوەڕێ. شمالی لای تو از تو خانباری زمانایم تو شاور شنای شمالی لای تو از تو خانباری زمانایم دەشتی کلهوری یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی نێودنیای هونەری کوردی و خاوەنی نەک و ستایلێکی تایبەت بەخۆیەتی هەمیشە هەوڵی داوە لە ڕووی تەکنیک و میلۆدیەوە کاری جیاواز پێشکەش بە هەوادارانی بکات. چاوەڕێ نوێترین بەرهەمی هونەرمەند دەشتی کلهوریە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردەوە. چاوەڕێ تێکستی شاعیر ئەحمەد محەممەدە و هونەرمەند دەشتی کلهوری میلۆدیەکەی بۆ دانەوە و کاری میکس و ماسینگی لەلایەن فکرت داخەوە بۆ ئەنجام درراوە و بڕیار فەتاحکاری دەرهێنانی بۆ میوزیک ڤیدیۆکە کردووە. خوش نکات